ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا بە ڕابەرایەتی کۆماریەکان ڕۆژی هینی بە دەنگی 219 ئەرێ بەرامبەر 210 دەنگی نەرێ یاسای بەرگری بە بڕی 874.2 ملیارد دۆلار تێپەڕاند. تەکنۆلۆژیای گرنگ ئەوەی بۆ ئایندەی ئەم وڵاتە گرنگە و هەروەها بۆ پاراستنی ئازادی لە سەرانسەر ژیاندا لە سای هەڵکشانی چین و رووسیا و بەرهێنانی زیاتر بەدەستدێنێت لەوەی لە ڕابردوودا بەدیمان کردووە. پێنج هەوڵ بە ڕابەرایەتی کۆماریەکان بۆ جێگیرکردنی کۆتایی هێنان بە یارمەتی ئەمریکا بۆ ئۆکراین لە یاساکەدا شکستیان هێنا. زۆرینەی کۆماریەکان لەگەڵ دیموکراتەکان دەنگیاندا بۆ پەسەندکردنی 300 میلیۆن دۆلار وەک بوجە بۆ ئۆکراین. لە هەمان کاتدا کۆماریەکان چەندان سەرکەوتنیان دژ بە بەڕێوەبەرایەتی بایدن تۆمار کرد. پارەی بازدەران پێشکەش بە وەزارەتی بەرگری دەکرێت بۆ مەبەستی دابینکردنی بەرگری نیشتیمانیمان و ئاسایشی نیشتیمانیمانە، نەک بۆ بانگەشە و پشتگیری لە بەڕێوەبەرایەتی ڕادیکاڵی بایدن و کارنامە ناخلاقیەکەی کەلایەنگری منداڵ لەباربردنە. کۆماریەکان دەڵێن بیمەی تەندروستی حکومەت نابێت منداڵ لەباربردن بۆ خانمانی سەربازان بگرێتەوە و هەروەها نابێت وەزارەتی بەرگری دەست پێشخەریەکانی پەیوەست بە زیادکردنی فرەڕەنگی لە پێکهاتەی سەربازان بەڕێوە بەرێت. ئەو پەڕی نابارپرسیانەیە کە کۆماریە تونڕەوەکان پرۆژە یاسایەکی هەردوو پەردەکەیان ڕفان ئەوەی کە بۆ ئاسایشی نیشتیمانیمان گرنگە و دەستیان بەسەرداگرت و کردیانە چەک لە پێناو ئەوەی ئەمریکایەکان ناچار بکەن ئایدۆڵۆژیە توندە ڕاستڕەوەکانیان پەسەند بکەن. سەرەڕای تێپەڕاندنی پرۆژە یاساکە لە ئەنجومەنی نوێنەران پەسەندکردنی ئەو بڕگانەی کۆماریەکان لە ئەنجومەنی پیران مەحاڵ دەبێت بۆ پێی زۆرینەی ئەندامانی ئەنجومەنەکە دیموکراتن. بۆ کاترین جیپسن، سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا.